سەردانێکە سروشتی بیە طبیعی بیە بۆ هەر سەردان کاک هەلو ئەوە پێش دەمەکە بارەگای مەلبەند ڤەکری قەزا شێخان هەرش بەروێ بوو بەس سەردانە کاک هەلو بکەین وەکو مەلبەندی یەکەتی نیشتیمانی کوردستان شێخانات یەڤەکردن مەلبەندی مەژل شێخانە هەر بۆ هێسێ خستنە پەیوەندیە نابەرە هەر دۆلایەناندا و قسەژی مە ئاخفتنکردن سەر بار و دۆخی ئەڤروکەیە هەرێمە کوردستانی و پارێزگەهانەینەوە خۆ بەرهەفکردن بۆ ئەف قۆناغا داهاتی تنەینەوەدا لە سەردانەکان بۆ ئێرە باوردی باسی ڕەوشی موسڵمان کرد کە حەقیقەت ئێستا لە مەرحەلەی بەرەو کۆتایی پێهاتنی دەسەڵاتی شومی داعشایە لە سنووری مووسڵ کە بۆ هەموو پێکاتەکانی مووسڵ شتێکی مەسیریە ڕزگارکردنی مووسڵ لە دەستی دەسەڵاتێکی درڕندە کە داعشن هێزەکانی داعشن و جگە لەوەش کە لە ڕووی سیاسیەوە ئەمە گۆڕانکاریی گەورە لە مەتیقکە ڕوادات و ئەو پێشهاتانەی کە هێنە پێشەوە لە دوای ڕزگارکردنی مووسڵ بە شێوەیەکی گشتی پێویستە کە هەموو حیزبە سیاسیەکان لە نزیکەوە یەکتر ببینین و پێویستە لەسەرەوە قسەی جددی بکەین و پێویستە لەسەر ئەوە هەمومان ڕائەکانمان کۆ بکەینەوە متەفیق بین لەسەر بەرنامەیەک و من وای ئەبینم ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد و حیزبە سیاسیەکان لە دەڤەری مووسڵ یەک و یەکگرتوو نەبین لەسەر داهاتووی قەزیەی مووسڵ واتە ئەوەی کە پێی ئەوتێت کێشە و ململانەکانی ناو مووسڵ مەترسی لەسەر مەنتیقەکە ئابێت و پێویستە یەک بین ئەتوانین سەرکەوتنی زیاتر بەدەستبێنین ئەتوانین دەستکەوتی زیاتر بەدەستبێنین بۆ هەموو سنووری مووسڵ و بە تایبەتیش بۆ ئەو سنوورانەی کە ئەکەوێتە سەهلی دەشتی نینەوە با بڵێن و ڕۆژ ئاوای دیجلە و هەروەها تا سنووری شنگالیش کە ئەمە بۆ هەموو لایەک زۆر پێویستە بۆ یەکە ئێمە بە ئەهمیەتێکی زۆر و سەیری ئەو مۆزوعاکەین.